بینەرانی عزیز و خۆشەویست، ئەم کاتەوە هەموو کاتێکتان شادە بۆ پێشدادەم لە خدمەتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەحوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حزبی حکمەتی. لەم بەشە لە بەرنامە هاوڕێیان هوماینی گودازگەر و ساڵحی سەرداری ئەندامانی کۆمیتەی کوردستانی حزبی حکمەتیمان لەگەڵا قسە باسەکەین سەبارە ڕووداوەکانی هەفتە. پێشەوەی پرسیارەکانم مارەسە بکەم دەگەڕێم و لای هاوڕێیان و بەخێرهاتنیان دەکەم بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس، سڵاوم هەیە بۆ خۆتان و هاوڕێ هوماین و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموون. سپاس بۆ ئێوەش هوماین و گودازگەر. ئەوڵین پرسیارم لە ئێوە دەست پێکەم، هەروەکو ئاگادارن لە 15 شەهریوەر یعنی ڕۆژی دووشەمبە محەممەدی پاکپور فەرماندەی جەنایەتکاری نیروی زەمینی سوپای پاسداران بۆ کوشتە سەفەرێکی بۆ کوردستانی عێراق و لەم رابطەدا ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی ئەحزابی ئێرانی کە لە عێراقا لە خاکی عێراقا حضوریانەدا تادیدی کردوون و داواشی کردووە لە خەڵکی کوردستانی عێراق کە بە دەوروبەری مقرراتی ئەم ئەحزابەوەن دوورکەونەوە لەم شتەوە بەو بەپێم تادیداتە شتەکان گوایە جدیە. لەم رابطە کۆمیتەی کوردستانی حزبی حکمەتی سیژێکلایەکی داوە. حەزەکەم لە زبانی ئەوە ببیستم چەند و چوونی ئەم ماجرا چییە و ئەم مەسەلە چەندێ جدیە. پێشەکی ڕێز و سڵاو هەیە بۆ خۆت و بۆ هاوڕێ ساڵح و هەروەها بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. هەروەکەوە ئیشارەتان پێکرد کۆمیتەی کوردستانی حزبی حکمەتیست سەبارەت بە ئەم مەسەلە کە ئێستا من تەوزیحی کۆتایی لەسەر ئەدەم ئیطلاعیەکی داوە. ئەم لەم ئیطلاعیە ئێمە داوامان کردووە لە خەڵکی کوردستانی عێراق بە تایبەت سەبارەت بە ئەم مەسەلە هەڵوێست بگرن و بەرامبەر بەم تهدیدەی جمهوری ئیسلامی کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە کوردستانی عێراق بە ئیسلاح تهدید کردووە بێدەنگ نەبن و هەروەها تەنیا مەسەلەی ئۆپۆزیسیۆنی ئێرانیە بەڵکە ماڵکاولی و بە ئیسلاح خەسارەتیش لە خودی خەڵک لە هەمچین تهدیدگەرێکە ئەگەر عەمەڵی بێ ئەوەشێتەوە ئەبێ بەرامبەر بە ئەمیشە هەر هۆشی ژیان و مەدەنیەت و وەزعیەتی مادی خۆیانیان بێت. ئێوە خۆتان نەزانن بینەرانی ئێوە حتمەن ئاگادارن وەختی جمهوری ئیسلامی لە سەرەوەیتری کوردستان بە تۆپباران جاروبار مەزرا و بە ئیسلاح ئاوایەکان ئەکوتێ چەندێ خەسارەت لە خەڵکدا، چەندێ ئاژاڵی خەڵک لە بینەچێت، چەندێ خەڵک ئاوارە ئەبن، چەندێ هەست و نیستی خەڵکی ئەو دێهاتەکانی مەرزی ئەو منتەقەیە بە ئیسلاح ئاوا لە بین ئەچێ. جا هەر لەبەر ئەوە ئێمە داوامان کردووە لە ئیطلاعیە لە خەڵکی کوردستانی عێراق کە بەرامبەر بەم تهدیدانە بێدەنگ نەبن. هەروەها لە رابطە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئیشارەگەرێکمان کردووە کە ئەکرێت لە درێژەی بەرنامەکە باسی لێ بکەین. ئەم تهدیداتە سابقەی توولانی هەیە، هەر جمهوری ئیسلامی هەر ماوەیە جارێ ئەم تهدیداتە بەکاردێنێ، بەڵام درەندەی جمهوری ئیسلامی لەم تهدیدانە زۆر جدیترە، بە ئەو معنایە کە جمهوری ئیسلامی هەمیشە لە کوردستانی عێراق خەریکی ترۆرە، خەریکی موشەکبارانە، خەریکی تۆپخستنە، خەریکی ناردنی جاسووسە، خەریکی ئەوەیە کە لەنێو ئەحزابا خەریکی تەقانەوە و تەقەکردن لە ڕەهبەران و هەروەک باسم کرد ترۆرکردن و ئەمانە بێت. ئەمە سیاسەتێکی بە ئیسلاح چەندەیەی جمهوری ئیسلامیە کە سەفەری ئەم فەرماندەی نیروی زەمینی سوپای پاسدارانە لە هەفتەی ڕابردووە بۆ کوردستان جارێتر ئەمەی دووپات کردووەسەوە داوای کردووە لە خەڵکی عادی کە لە دەوروبەری مەخەڕێم ئەحزابا خۆیان دوور خەونەوە بە چونکە بە قەوری ئەو جمهوری ئیسلامی ئەیەوێت بە ئیسلاح حملەی نظامی بکە بە معنای واقعی منزوری ئەمە بوو، حملەی نظامی بکە بە ئەم مەقەڕات و ئەم ئەحزابە. ئەم داستانە هەر هەمیشە وجودی بووە. جاری وا بووە کە جمهوری ئیسلامی لە تەریقی دارودەستەکانیەوە لە پارلمانی مرکزی لە بەغا بە ئیسلاح فراکسیۆنەکانیان زۆریان هاوڕێ بە حکوومەت کە بە ئەقلیمی کوردستان فشار بێنەوە ئەقلیمی کوردستان کە ئەو ئەحزابە دەربکانێڵێ لەوێ ببن. هەموو ئەو تەوتەعانەی کردووە جمهوری ئیسلامی و ئەمیشە شتێکە لە ئیدامەی ئەو تەوتەعانە کە ئەو سیاسەتا کە جمهوری ئیسلامی چەندین دەهەیە بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن لەوێ هەیەی کە بە وردی ئەکرێت لە درێژەی بەرنامەکە ئیشارەی فرەتری پێ بکرێت و قسەی لەسەر بکرێت کە چی کردن، ئێمە چی ئەەکەین، وەزیفەی خەڵک چیە، وەزیفەی حکوومەتی هەرێمی کوردستان چییە، ئایا جمهوری ئیسلامی توانایی ئەمەیە هەیە، ئەسەن بۆچی ئەم کاراکە، وەزعیەتی داخلی خۆی چییە، وەزعیەتی دەرەکی ناوەوێ خۆی چ شتێکی پێتەحمێڵەکە. ئەکرێت لەسەر هەموو ئەمانە لە درێژەی قسە و باسەکان تا بەرنامەکە تا قسە و باس بکەین. سپاس بۆ تەوزیعەکان. ساڵحی سەرداری
هەروەکو هومانی گودازگەری شارەی پێکرد ئەوەڵین تادیداتی جمهوری ئیسلامی نەبووە لەکەی تولی عمریا تا بێسا لەم حاکمیەتە کاتۆمانە لە چواردەهەی ڕابردووە هەمیشە هێرش و تۆباران و خۆمپارەبارانی مناتقی کوردستانی عێراقی شیگرتووە و زیان و زەرەرێکی زۆری بەم خەڵکە گەیانووە بەڵام ئەم تەفاوەتە بەئیسلا لەم دەفعە ئابیندەوە دەکە داوای لە خەڵکیش کردووە لە مقرراتی ئەحزابی ئۆپۆزیسیۆن دوورۆکەون پێ دوایە ئەمە فقط تادیداتێکە یا تەفاوەتی لەگەڵ تادیدەکانی ڕابردووی و ئەگەر ئەمە مەسەلە جددیە فاکتۆرەکانی چین و خەڵکە بێ عەکسوالعەمەلیان چی بێت کوردستانی عێراق چ خەڵکی کوردستانی عێراق چ ئەحزابی سیاسی مقابل بەم تادیدانی جمهوری ئیسلامی ئەو شوێنەوە محەممەدی پاکپور ئەم فەرماندە جەنایەتکارەی جمهوری ئیسلامی خەتاب بە خەڵکی کوردستانی عێراق گوایە دڵسۆزی نیشانداوە و توێسی دوورۆکەون لەو منتەقا با توش زەر و زیان نەبن ئتفاقان شاید چەند کیلومتر بەولاترەوە ئەم جەنابە لەسەر حدودا ئەم قسە و باسی کردوە ئەم تایدای کردووە ئاوایەکانی قارنە و قەڵاتان هەن کە هەر 40 کەس و 41 نەفەری لێ کوشتن لە نەتیجە من نازانم لەکەیەوە ئەمە بۆ بە مەسەڵان دڵسۆز بۆ خەڵکی کوردستانی عێراق کە با توش زەر و زیان نەبن خۆ ئەوە 30 ساڵە نەتەنیا خەڵکی کوردستانی ئێران بەڵکو هەروە کە هومانی گودازگەر ئشارەی پێکرد خەڵکی کوردستانی عێراقیش توش مشکل بوون و توش دۆباران جمهوری ئیسلامی بوون و ڕۆژ نییە واقعاً لەو منتەقا لەو حدودا مەسەڵەن مەزرایان باخیان دەشتیان ئەوانە توش زەروزیان نەبن و خۆیان نەکوژیان هەم لەلایەن جمهوری ئیسلامی و هەم لایەن تورکیەوە ئیسەکە بەحس لەسەر ئەم تهدیدەیە ئەوەوان پێی نایە ئەم کابرا کە دڵسۆزی بۆ خۆی نیشاندا ئەمە بەرزەوەن بەشێک لە تەبلیغاتێکە بە تایبەت خەریکی نزیکە بینەوە بە ساڵگەردی ئەو ئیعتسابەوە 3 ساڵ لەمەوە بەربوو و ئەوان بۆمبارانی تۆپبارانی مەقەڕەکانی حزبی دموکراتیان کرد و بەداخەوە 7 کەس لە ڕەهبەران حزبی دموکراتی کوردستان کوژران بە ئیزافەی ئەوە هەمزەمان ئەو سێ گەنجەی وەکو ڕامین حسین پەناهی زانیار و لوقمان مرادی ئیعدام کرد هەمزەمان گەرەکی بوو زەهرچاوێ بنوێنێ و جارێکی تر بێژێ ئەوە من قدرتم هەست هێزم هەست من پێم وایە لە سەردەمێک وەکو ئەوزاع سیاسی ئێمڕۆی ئێران و کوردستانیشا بەشێکی هەر ئەمەیە هەرچەند بە نظر من ئەبێت جدی بگیرێت چون جمهوری ئیسلامی نیشانی داوە واقعاً هەرچێ جەنایەتیە لێتێ و کردوویەسی دەستی نەپاراستووە چ ئەروواکە ئەوڕێ هوماین باسی کرد چ بێ ئەدامکردن هەزاران گەنج چ بە ترۆرکردن لانی کەم لە ساڵ 1994 500 نەفەر بەناو نیشان هین پێشمەرگەی ئەحزابی سیاسی بوون یا مخالفین جمهوری ئیسلامی بوون ترۆری کردون هەموو ئەمانە حتا ئەم ترۆرانە پەروەندەکانی ها لە دادگاگەل بە ئیسڵاح دادگاگەل حکوومەت هەرێمی کوردستانە دوای 30 ساڵ هێشتا خاکە خۆن و هیچ ئێقدامێکیان لەم ڕابتا نەکردووە بۆیە من پێم وایە ئەم محەممەد پاکورە کە ئیسا هاتووە گەرێکە چزانم زەر بە شەستێ بنوێنێ و تهدیدێ بکاو ئەوانە بەڵام خۆ خەڵکی کوردستان هەروەکو خەڵکی ئێران و ئەحزابی سیاسی لە کوردستانە تەسلیمی تهدید و ئرعاب و وەحشەتنانەوەی ئەمانە نەبوون و خەڵک 43 ساڵە بەرامبەریان علا ڕغمەوە کە بۆمباران کراون لیان کوژراوە کوڕای ئەدام کراوە چزانم هەروە ئەحزابی سیاسی تەسلیم نەبوون و هەر ئێستش چەقڵی چاوی جمهوری ئیسلامیە ئاعترازات و مبارزات و بزوتنەوە گەلێوا لە کوردستانە هەیە بەتایبەت بزوتنەوەی پێشڕە و ئازادی خوازانەی کاریگەری کە سەیڕای هەموو زەخت و زۆرێوا لە سەریان کردووە بەڵام بۆ خۆی قائم بەزاتە ماوەسۆ خەریک فعالیەتە خەریک کارە و بۆیە علا ڕغمەوە کە بە نظر من دەبێ ئەحزابی سیاسی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە خاکی کوردستانی عێراقا ئەمانە مەسەڵەن
وریابن وشیار بن ئامادەگی کافیان بێ بۆ ئەوە کە زەربە نەخۆن لەم تەهدیداتە بەڵام لە عین حاڵا من پێم وایە هەروە کچل و چەند ساڵ ڕابردوو نیشانیان داوە خەڵکی کوردستان و ئەحزابیش مەرعوبی ئەم تەهدیدانەی ئەم جەنابی فەرماندەی نێویزەمینی سپای پاسداران ئەم جەنایەتکارە نابن جەنایەتکارگەلێ گەورەتر دەڕەندەتر وەحشیتر لە ئەو هجومیان هاوردە سەر خەڵکو و ئەحزاب بەڵام جواب خۆیان گرتۆ هەرچەند خەڵکو و ئەحزاب سیاسی تەلەفاتیان داوە چزانم ڕەنجیان کێشاوە ماڵیان بەسرا ڕووخاوە کوڕیان کوژاوە کچیان کوژیاوە بەڵام سەرڕای گشت ئەم زەخت و زۆرە هەر مەرعوب نەبوون و مبارزە و اعتراز ئیدامەی هەیە بۆیە ئێمە لەو ئیطلاعی کۆمیتەی کوردستانە بە شدت ئەم تەهدیدەی جمهوری ئیسلامیمان محکوم کردووە ئەوبەتە ئەوەش عەرز کەم هەر دوێکە بە شوێن ئەوەی محەممەد پاکپورە معاونی فەرمانی سپای پاسداران ئورومیەیش ئەم تەهدیدەی کرد و ئەوە ماوەیە کە دەستیان داوە سەر تەهدید جمهوری ئیسلامی هەر وەختێ لە مرکز یا ئەکەوێتە تحت فشار اعترازات و مبارزاتێک وا لە ئاستی ئێران و کوردستانە هەیە و زۆریان بۆ هاوردووە قەدەر قودەتی خۆی بەشێکی ئاوا ئەنوێنەیە کە مەسەڵەن هینکە و بە لە کوردستان عێراقا ئەو نقطە زەعفەیە چون حکوومەتی هەرێمی کوردستان لەم ڕابطە هیچ ئیقدامێکی نەکردووە و ئێمە لەم ئیطلاعیشا وتومانە مەسئولیەتی گیانی تەکتەکی ئەعزای ئۆپۆزیسیۆن و حزبەکان ها بە عۆهدەی حکوومەتی ئەقلیمی کوردستان ئەو خەڵکە یا ئەو ئەحزابە 40 ساڵە هەن ناو خەڵکا و لەوێ هەن و قەتعەن دەبێ مەسئولیەت قبولکەن لە مەقابڵ گیان ئەمانە و ئاعترازکەن بەنظر من بە هەر دەرەجەیەک کۆتا بێن کە تای هاتوون جمهوری ئیسلامی دەمسوورترە بێ هارترە بێ و فشار خۆی بەسەر ئەوانە زۆرتر تەحمیلەکە بۆیە تەنیا ڕێگە حتا بۆ ئەحزاب حاکمەوە لە کوردستان عێراقا هەن بەرامبەرکەیەکە یا اعترازێکە یا وێسانەوەیەکە لە مەقابڵیانە کە تا ئیسە ئەم جورئەتە و ئەم هێنیان لە خۆیان نیشان نەداوە. سوال بۆ تۆزیعەکانە دومانی و گودازگەر هەر وەکو ئاگاداری جمهوری ئیسلامی واقعان بۆ جەنایەت و قەتڵ و کوشتار کە 42 ساڵە درێغی نەکردووە زەرفیەتیان زۆر لەوە زیاترە ئەمەی کە پێشترم تادیدانیان کردووە هیچ گارانتی و زەمانەتێک بۆ نییە کە ئەم جارەش ڕەنگە وانە بێ ڕەنگە هەر تادیدات بێ بەرحاڵ ئەمانە ئەم تادیداتیان کردووە حەزەکەم لە زبانیەوە ببیچم و بزانم کە مەوزەی ئەحزابێکە لە مقابل ئەم شتە قەراریان گرتووە لە کوردستانی عێراقا مقرراتیان هەیە عەکسولعەمەلی ئەمانە چۆن بووە و پێت وایە ئایا پێت وایە بدونی چراسەوزی یا ئۆکەیکردنی بەیسا حکوومەتی هەرێم فەرماندەیەکی جمهوری ئیسلامی یا خودی جمهوری ئیسلامی بتوانێت تادیداتی ئاوا بکە هەرچەند تورکیا هەمیشاوی ژە و کارێ کردووە بەڵام تازە دەوڵەتی تورکیا هەرچەند مەحکومە و ناڕەوایە تەوجیهاتێکی عەلەی پێکاکە هەیە چون پێکاکە فعالیەتی نیزامی کردووە و بەم بەهانە دەخالەتەکە و تۆپبارانەکە و موشک باران و تانگ و تۆپە خاتە سەر ئەو خەڵکە جمهوری ئیسلامی ئەمەی نییە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ئێرانی دژ بە جمهوری ئیسلامی فعالیەتێکی نیزامی وایان نەبووە چۆنە لەم شەرایەتەدا ئەم تادیداتە ئاوا پڕەنگ و جدی لایەن جمهوری ئیسلامی و مەترەح کرێت. اتفاقا نکتەیەکی زۆر باش تشارە پێکرد ئەویش ئەوە ئێستا کە ئەم ئەحزابە لەعقل لەباری مەسەلەحانەوە هیچ فعالیەتێکیان لەو دیوە نییە جمهوری ئیسلامی چه احتیاجێکی هەیە بەم هەڕەشە و گوڕەشانە و ئەمە جوابەکەی ئەوەیە کە جمهوری ئیسلامی بەرامبەر بە ئاعترازات و ناڕزایەتیەکە لە کولی ئێران و لە کوردستان بەتایبەت زۆرتر لێ ئەترسێ بۆ مەقتەعی خۆی ئەم ئەمرازە بەدەستەوە ئەگرێ یعنی لە واقع ئەگەرێکی نەوعی ڕعب و وەحشەت لە نێو جامعە بڵاو بکاتەوە تا بەر بە گورەی خەڵک تا بەر بە نفرەتێک وا ئیسە بە پانایی تەواوی جامعەی ئێران و ئەجوڵە لە کوردستانە وجودی هەیە تا ئەنازەی بەرپەرچ ئەوە بداتەوە من شخصا نظرم وایە کە ئەمە لەویەوە تێت ئەم هەڕەشە و گوڕەشە بۆ ئەوە نایە خۆ لەوێنە عەمەلیاتێکراوە پێشمەرگەیەکیان چوەسە ناوەنە کارێکی ئاوا جدیان کردووە و لەوانە هەموو مهمتر خۆیشی ئەزانێ جمهوری ئیسلامی ئەگەر دەدانێتتر تۆپباران و شەکباران و عملیات تروریستی و ئەمانەی ئۆپۆزیسیۆن بکات مبارزاتێک وا لە
سەراسەری ئێرانە و هەروەها لە کوردستانە لە نێو کۆمەڵانی خەڵکە لە بن گوێ مەقڕەکانیە لە نێو شارەکانیە نە لە دەرەوەی سنوورەکان و لە عێراق و لە فڵان و ئەمانە لە بن گوێی کەڵانتەریەکانیە لە نێو خیابانەکانە وجودی هەست خۆ ناتوانێت ئەوە بەوە سەرکوتکات خۆی ئەزانێت کە بە تۆپباران و بە ترۆر و ئەمانە 40 ساڵە سیاتر لە نفرەتی خەڵکا چەقیوە بەڵام هیچ ڕێگەیەکتری نییە هیچ ڕێگەیەکتری نییە بە تۆری واقعی ئەم هەڕەشە و گڕۆشانە وەک زۆر سیاسەتی تروا لە شوێنەکانی تری ئێرانە بەکاری تێرێ بۆ پاشەکشێکردن بە خەڵکە بۆ ترس و وحشەتدانەوە لە نێو جامعە کە بەر خەڵک بگرێتوە ئەوە کە هەر ڕۆژێک بە مناسبەتێک خەڵک لە سەدان شاری ئێرانە و هەروەها لە کوردستانیشا ئەخڕۆشین و تێنەمەیان گەرێکی لە واقعە بەر بەوە بگرێت بە ئەم جۆرەشتانە ئەنا خۆیان ئەزانن کە ئێستاش لەشکر بکێشن بڕۆن تا هەر کوێک خاکی کوردستانی عێراق وا گەرێکیانەوە قزابانیچە وادار بە پاشەکشێ بکەن وەزعیەتی جمهوری ئیسلامی هەر ئەوەی وای هەر ئیسا هەیە یانێ خەڵکێکی مەعتەرز و تووڕە لە سەراسەری ئێران و لە کوردستانیشا بەرامبەری وێساون و نایانەوێت ئەمەوێ ئەو جوابی سوالەکرد ئەوە بدەمەوە کە لە واقعە کارکردی ئەم نەوع تهدیدانە کە هەر ماوەیە جارێ ئەکرێت بۆ ئەوەیە نەتەنیا تهدیدەکان تەنانەت ئەوە کە خونپارە بارانەکە ئەوە کە موشک ئەخا ئەوە کە مانۆر ئەدا لە مەرزە هەمووی ئەوانە بۆ ئەوەسە کە بە خەڵکەکە خۆی بڵێ من هێشتا قەدەر قدرەتم ئێوە هۆشتان بە خۆتانەوە بێت و ئەمە ئەسڵی بەنظر من سیاسەتێکەوە بوویانە ئەوەی کە ئەحزابی ترچی ئەکەن و چی ناکەن دا ئێستا من شخصەن تا ئەم لەحزە بەغیرەز ئەتلاعیەیەک وا کۆمەڵە سازمانی حزبی کۆمونیستی ئێران داویە شتێترم لە ئەحزابی تر نەدیوە لەوانەیە دابێتیان من نەمدی بێ ئەم ئەحزاب بەبار حاڵ سیاسەتیان ئەوەیە کە لەو شوێنانە بمێنەوە ئێمان واردی ئەو باسە نابم کە بە چه قیمەتێک ئەبنەوە بە چە بە ئێسڵاح ئاوانسدان و امتیازدانێک بە حکوومەتی هەریمێ کوردستان و یا سازشایە ئیتەن ئەوە باسێکی توور و درێژترە کە ئێمە دیارە وەک کۆمونیستەکان لە ئەم شرایەتە مشەخصانە زێرەترمان لەبارەیەوە هەیە و ئێرە بە بەحسەکەی ئیمشۆمان مربوط نابێت وە تاوجێکە هەڵگەڕێتەوە بە عەکس العەمەل بەم تهدیدە مشخصە ئەوەی وا من دیم لە ئەو ئیطلاعیەیە کە کۆمەڵە داویە بەڕاستی ئیطلاعیەکی زۆر خراپە بە ئیطلاعیەکی زۆر لە مەوزعی زۆر زەعفەوەیە ئیطلاعیەیەکە کە ئەڵێ ئێمە خۆ ساڵانی ساڵە هیچ کارێکمان نەکردووە و هیچ فعالیتێکمان نەکردووە لە ئەو دیوی مەرز هیچ شتێکمان نەکردووە لەو دیوی مەرز وەڵی وا مەزانن ئەو لە ترسی ئێوایە بەڵکە لەبەر خاتر مەنافعی خەڵکی کوردستانی عێراق و فڵان ومانە ئەو سیاسەتی وا خۆیانەیانە بەڕاستی بەرامبەر بە دژمنێکی دڕندەی وەکو جمهوری ئیسلامی حتا ئەگەر لە بەردەستی شیابیت نابێ ئاوا بەنظر من مەوزع بگیریە ئەبێ بڵێ تۆ ناحەقی تۆ های لە ناو گێژاوەی نفرەتی خەڵکە تۆ هیچ غەڵەتێکی پێ ناکرێت تۆ سەرنگون ئەبیت تۆ هزار لەوە دڕنتە دەربی تۆ حمڵە بکەی بە هەر کەسێک وا گەرەکتە بازم هەر بازم هینت مەرگە ئێمە و خەڵکی ئێران بەرامبرت ئەوەسین و ئەو ڕوخێنین بەنظر من ئەمە قسەی واقعی خیابانەکانی تاران و سنە و مەریوان و فڵان و ئەمانەیە کە لە ئەقل لە جریانێ وا بەخۆی ئەڵێ دژی جمهوری ئیسلامی بەخۆی ئەڵێ ڕادیکاڵ تەنانەت بەخۆی ئەڵێ چەپ و کۆمونیست ئەوە ئینتزار ئەچێ کە ئابن جۆرە بەرامبەر بە جمهوری ئیسلامی بێسێ تا اینکە زیاتر بە ئیسلاح بە ئەم شێوە بەرخوردە لیبراڵانە و دوو پهلووە و نوعێک بە ئیسلاح لە مەوزعی زەحفەوە زیاتر هانی بدا بۆ ئەوە کە لەم قسانە بکەم لە نەتیجە ئەگەر قەرار بێ ئەو ئەحزاب قسە بکەن ئەبێ جوابی جمهوری ئیسلامی ئەو جۆرە بدنەوە کە 42 ساڵە مەرمی کوردستان داوێنەسەوە کە تەسلیمی نەبوون کەوتویانە تۆ ناحەقی تۆ ئەبێ لە بین بچی تۆ ئەشێ سەردەگون بکرێن ئەبێ وا ئەشێ قسە بکەن لەگەڵ جمهوری ئیسلامی نەبا ئەو بەو شێوەیە وا ئەمان باسییان کردووە خلاصە منزورم ئەوەیە کە خودی ئەم قەزیە تاوجێ کە بە خەڵکی ئازادی خواز دەگەڕێتەوە هەروە کە باسی کرا هاوڕێ ساڵحیش باسی کرد ماوەیەکی توولانیە کە جمهوری ئیسلامی خەریکی ئەم کارەیەوە بە ئیسلاح ئەوێ پاشەک شێ بکات بە ئۆپۆزیسیۆن بەڵام بە تەوری واقعی نەیتوانیوە هیچ کارێکی ئاوا لەو بە ئیسلاح ئەو تۆ بکات شتێکە لە ئەم بەینا زۆر مهمەوە حساسەوە ئەبێت خەڵک و ئەم ئەحزابە بە نەزەری من لەسەری پادابگرن موقعیەت و موقفی حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان بە بۆنەی ئاژاوەی ناو خۆیان بە بۆنەی ئەوە کە خۆیان هەر حکوومەت نین بە بۆنەی ئەوە کە ڕقابەتی حزبی خەریکە حاکمیەتەکە بەسەر جامعەکە هەر لایەکیان هەر تاقمێکیان و هەر بەشێکیان هەر ماوەی جارێ لا چۆڵەکەن بۆ جمهوری ئیسلامی یەکێکیان لا چۆڵەکە بۆ تورکیا و بەتایبەت بۆ جمهوری ئیسلامی و ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئیجازەیان پێ ئەدەن و لە دارودەسەهایەکیان
بإصلاح إمكان وموداي أو بياكن كلنا وخاكي كردستاني عراق خويا نشان بدنو تهديدي خلقنو هل واقع يوينن فعالاني أحزابي تاوي بجاك تاوي حزبي ديمقراط تاوي أحزابي تر همو كسيكي ترور كان لنا شاركانا وزايري شاويان بإصلاح ليبسينا بين وايا أبي أنبو أحزابنا في شار بين أبي عليا حتى تظاهرات الريب خليه بداخوا بريكا لسطحي باواكيانا حرقوكو استانداري استانيجي إيران قساكن كما شاينا ما عندي كردستان كان يا سفيري كردستان كان لبغداد كبزان شون قساكا توبزان شون قساكا هرقوكو استانداري كردستان قساكا سبارك بأوبوزيسيوني إيراني لكردستاني عراق بو بمعنى اعتراض ناكري بو يخي حكومتي هرم ناكري آيا ما نوا ويا جيان تحتي أو شرايطه أو نأرزشي بأمهم وسازشكاري بمعناك بإصلاح سو كردنو دس كم قرتني خو هيا همو أمانة برسيارن ألبتا أبي أواني يكي بدنا وبو خويا بلان تا أو جيكا حتى بدنياي علني بميدياي علني هلا قرتوا واقعا سرسفوردجي ويا تشتكوا نيويا ناوى ارتباطي دبلوماسي لقل إيران واي كردوا كجمهوري إسلامي وهر كل باستان وكل سربازي هل ستو تهديد يبقى بأوبوزيسيون بلا يمن تيما خلاي خايف كردستاني عراق وأكم بو مخري أو حزباء وأكم بو دانا إتر أم دولته كألبته خو دولتنية إتر معناه شيء إتر بو شيء هي وقت كسبتواني أو دس دريجي بكا كسبتواني لخلاي خاك كيا لدولة كادونا فربكشيت وبروت وبمارك يا أخوي كسبتواني جاسوس وجاش لنو مملكتك يا بروردبك ابو عزيز كردني خلق بكلكي شيء يعني او دولتي او حكومتي او خلقك خويشي اعتباروا اتمناني بيناكن هل وهاك بيناكن هل وهاك اعتراضي بيناكن منزورم اويك حتى لمبو ريشان احزابك استا موردي نزلي جمهوري اسلامي وموردي تهديدي ام فرمان جنايات كارانن ابي توزي بخويا نابن ازمي توزي بخويا نابن وهانيك هستيوني سي خويا بنا قروا موقعيتك براسي بنيام جاري واهي كإتر الله بكل شيء آخر بكل شيء مبارز بوني من قائم بوني من مقدار مستقل بوني من لبان بايخوم ويساني من استقلالي سياسي من أي أما بو كيم داناو من أزانم أحزاب وجريانات جاري واهي لشرائطك أجير أكن مجبور بعض الساس شايف كان بلام همو أمانة محدوديتي هي همو أمانة شوارشويتي هي همو أمانة مرزيتي هي وقتك يتر هموش لدستشو وبنيا وجريانك ويا جريانات بون با جران قريتي بخاصية إراديان هيج إرادي كان دس خويانا نمينت ومجبور بن تلاقي أوابن براسي بقولي زور كسكالن أبي أو أحزاب جرياناته جاريتر ودو جاريتر بيمكنه ولا سر موقعيتك استعيانا آيا أرزشي هوية أهم وقيمة بدرية أهم بإصلاح برخد لسروا ونوع سكايتي البته أبي ببخشل قبل بكرية أمانة همو شد قريك بنظر من أبي يك جاري تربيا بشينوا أجرنا لشرائط قريك هي جمهوري إسلامي لوانية هر بازم وقت هاو رسالة بازيكر جدي به وناوي هيني بقري ناوي بشوخي بقري ناوي بوي بقري كأما هر تهديدا شون لجمهوري إسلامي هموش تي أوشيتوا من ديو مانا كبدعوتي لا يعني كان توبوتانيا رخص وبقوا لا يخاج كردستاني عراق ويا أولاي ميكيتريان توبوتاني مركز وسدانيا رخص وبو بازم هرقوا لا خاجي عراق وأمانة همو محتملة أويك مهمة أويك أوبوزيسيوني إيراني أبي وبكاي بدو أحزابك اللي بين أبي هم لسر سياستي خويا هم لسر جواب دانوا بجمهوري إسلامي جارت بخويا أنا بينه لو دوا سياستي كتير رشاوب كان تادير نبوة شون كهمو كس خارج لأوك إيمان شو اختلاف نظرك معناه شو سياستك معناه شون أو أنا من لباري سياسي وجورتر بإصلاح براور أكينو تحليليان أكين خارج لهم أمانة إما في منوايا هر زربية جمهوري إسلامي الأوبوزيسيوني بدا وزررة بوري مبارزات خلق وجيك لو جمهوري إسلامي في توزي بإصلاح هنا توزي في غراء كاتو كبي وايا كمثلا أتواني برامبر باعتراضات خلق كارب كاتو هاشكشيان بيبكا بويا في منزرة خمان بمسؤول أزاني هر حزبهن أحزابي طبقاتي حتى مخالفي من أحزابي طبقاتي هن ودجي سياسة وبرنامج بوشيمي أما لا برامبر جمهورية إسلامية دفاعيا لكن وبهر جوريك بو مان بكريت بو برهوس بيسانو بإصلاح دفاع كردن ل آزادي سياسي آزادي حزبياتي آزادي مبارزة سياسي ونظامي على جمهورية إسلامي دفاعيا لكن
سپاس بۆ تۆزیحتان لە ساڵی سەرداری هەر لەم زەمینە پرسیارێکترم لێەوە جمهوری ئیسلامی دیارە ئەم تادیداتەی کردووە پێت وانی ئەوەی کە چ خەڵک چه ئەحزابەکان کە لەژێر تێڕەسی تادیداتەکانی جمهوری ئیسلامیان بەم بۆچوونە کە پێشتریش وا بووە ئەمە نەوەی دووساری خۆشباوەڕی و خۆشخەیاڵیان کە حزب حکمەتی و مشخصەن کۆمیتەی کوردستانی حزب حکمەتی چ داواخوازیەکی لە خەڵکی کوردستانی عێراق و بەتایبەت کوردستانی ئێران کە ڕژیمی جمهوری ئیسلامی بە پێی ئێتراز و مبارزاتی سەراسەری خەڵکی ئێران و کوردستان لە زێر زۆرترین فشارایە چه انتظار و تەوەقع لەواکرێ پێشەوەی اتفاقەکە ڕوو بداوە جەنایەت و فاجعەکە ڕوو بدا بانگەواز و فراخانی ئێوە بۆ خەڵکی هەردوو بەشی کوردستانەکە چییە؟ زۆر سپاس بەڵام ئەگە ئیجازە بێ حەزەکەم تەوزیحاتێک بەر لە جواب سوالەکەت بدەم یەکێ دەربارەی ئەوە کە فعالیت نظامی خۆت ئیشارەت پێکرد تورکیا پێکاکا لە تورکیا بۆ بەرحاڵ بۆ بە دەلیلێ بۆ ئەوە تورکیا حملە بکە من پێم وایە ئەوە ساڵهاز خۆ پێکاکە نەچۆسە ناوە عملیاتکاوە ئەوانن ئەوە تورکیەیە کە زۆری هاوردووە و فشاری هاوردووە نەتەنیا بەرزە من وارد خاک کوردستان عێراق بووە و قەندیل ئەی لە ڕۆژاوا چیەکە لە کوردستان سووریە ئەی لە لیبیا مەسەڵەن چیەکەن ئەی بۆ مەسەڵەن مستەقیمەن چووە پشت ئازەربایجان بۆ ئەرمەنستانی کوتا و ئەویان کرد کە تەواو دنیا ئەزانێەوە ئیسا بەحسی لەس حتا ئەفغانستان ئیسە بە دەرەجاتێک هینەکە بۆیە من وازانم ئەوە حکوومەتی تورکیا هەز لەم ڕابتە سرفەن ئەوە نییە کە مەسڵان پێکاکە مخالفێسی پێکاکە واقعاً ماوەی چەند ساڵێکە ڕەهبەرەکەشی لە زیندانۆ ئەمما بەنەوەی پارێنەوە کە بە سڵحێکین شوزانم ئاتەش بەسێکن ئەوە حکوومەتی تورکیە لیان قبولماکە بۆیە حەزمەکە ئەمە یەک بێژم دوو حەزەکەم لەسەر مەسەڵەن ئەوەی وا سوال کە لە هاوڕێ هوماین ئەم تەنیا سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە نەبوو بەڵکو ناوەندی هاوکاری ئەو حزبەکانی ڕۆژهەڵات کە دوو دموکرات و دوو دانە سازمان زەحمەتکێشانن ئیطلاعیان داوە محکومیان کردووە و هەروەها ئیمڕۆ من دیم دەبیر کولی حزبی دموکراتی کوردستانیش پەیامێکی بەمبەر سازمانها و مەراجع بەیانمەری داوە ئەو بەحسانەوە خۆیان هەستیان یا خود ئەم شخصە کەسێک بۆ مرتب پێوا بووە مەسڵان جمهوری ئیسلامی هیچ ڕێگەیەک نییە ئەمیش ناتوانین بکەین حتا دێ ناتوانین ڕاگەین بۆ خۆمان لێ بچین لەگەڵ جمهوری ئیسلامیە سازش بکەین ولی بە هەر حاڵ ئیسە وەزێک وا بووە کە هینی کردووە پەیامێکی داوە و محکومی کردووە و داوای لە مەجامع بەیانمەری کردووە لە مورد عکسڵ عەمەل ئەوانەوە لە کوردستان عێراقا حاکمن تا ئیسە سێ عکسڵ عەمەڵم من دیوە یەکێک کەسێک کەس بەناو نازم دەباغ ئیشارەی پێکەوە زانم هاوڕێ هومایون ئەوە زاهرەن نوێنەری حکوومەتی هەرێمە لە تاران باوەڕکەن ئەمە قسەی تەنیا من نییە هەرچی قسەی ئەو کابرا بیسی و ئەزرۆ لە موردۆ اتفاقاً نوێنەری جمهوری ئیسلامی لە هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستانی عێراقە هەروە کە هوماین ئیشارەی پێکرد هیچ ئوستاندارە هیچ فەرماندەی سپای پازاران ئەو نەبوو جمهوری ئیسلامی دڵسۆز نییەوە ئەو کابرا هەز لەوێ نەزانم چی پێدە نازانم چۆن حتا ئەم حکوومەتە کارتۆنی ئەقلیم حتا کەسوا قبولەکە ئەوە یەکێ بوو کە قسەی کرد و ئەوە بە هەندوەری بگرن و فلان و فیسار و بە جۆرێ تەییدی کرد کە خۆ سیاسەتی حکوومەتی هەرێمەکەی بەڕێوە بە ئەرێ وەلی ئەم شخصە هەر زۆر عەجایبە بە نظر من پاسدارە زۆرتر ڕاستێکی بڕوا بکەن هیچ کەسم نەدیەوە قسە بکە من وازانم نمایندەی تارانە بەرعکسەکە هەسی نە نمایندەی مەسەڵەن هەولێر بێ لە تاران نمایندی تارانە چەند جار تا ئێستا اتفاقاتێکی وا مەسەڵەن تۆ سەبەرەوە بڕوا بکەن خەڵک دەتوانن بچن مراجعەیکەن نە لە ئەوە ئیدعای منە مراجعەکەن بە ئارشیوەکە ئەم کابرا لە ئەوان زۆرتر هینە دڵسۆڵە بۆ جمهوری ئیسلامی و عەلەی ئۆپۆزیسیۆن بەتایبەت دازانم کابرایەکی کێواتۆ نازم دەباغە و ئێمە گشتمان هێزەکانی ئەو وەختەی یەکێتی و پارتی و ئەوانە بە ناونیشان و مسیۆن ئەم شخصە هیچ لە هیچ شوێنێک نەبووە ئیسا مەسەڵەن کەسێکی ئاوایە دیارە زۆر هین جمهوری ئیسلامی کەسێکتر کە قسەی کرد شاڵاو کۆسرەت ڕەسوڵە کە ئەندامی مەکتەب سیاسی یەکێتی نیشتمانیە
بڕۆن بزانن خەڵکییان پێوتەوە وەختی وا قسەکە یا ڕێبین ئەحمەد وەزیری ناوخۆ ئەو بە هەرحاڵ قسەگەرێکی کردوتی ئێمە سعی ئەەکەین مەسەڵەن حەلیکەین و چوزانم کەوینە بین و کەوینە بینی و حەلی ئەەکەین یانێ فشار بۆ ئەو ئەحزابە بێنن کە هیچ فعالیتێ نەکەن ئەحزابی کوردستانی ئێران وا لە عێراقاینن بۆیە من پێم وایە ناحەقترین ڕەفتارە کە ئەیکەن و بە هەر دەرەجەیە ئەم حزبای یا حکوومەتی ئەقلیمی کوردستان کە مرەتەب سازشی کردووە کە مرەتەب جمهوری ئیسلامی لەوێ بە قەول کەسانی وا تحقیقیان کردووە سەدان شەبەکەی جاسووسی هەیە بەناو بە نیشان هەزاران نەفەر خەڵکی ئۆپۆزیسیۆن کوشت ترۆریان کردن شەبەکەکانیان هەر مانگێ نابێ عضوێکی کۆمیتە مەرکەزی حزبی دموکراتی کوردستان لە هۆتل لالەزاری هەولێرا کوشت 3 مانگ لەمەوبەر کەسێکیان بەناو بێهزاد ڕەحیمی لە وازام نازانم تەرەدار پژاک بۆیە بە فعالیکی سیاسی بۆ کاری کردووە لە شوێن کارەکەیان کوشتیان و سەدان نەفەری تر بەڵام هیچ ئەقدامێ نەکراوە تا ئیسە مەسەڵەن بۆ ئەوە ئەمانە ئینکە معلومیشە بە یارمەتی حکوومەتی هەرێم تێن ئەنا چۆنەکەی تۆ بچی نانجە خەیتە شوێنێک تەرحێ بڕێژی کەسێ بکوژی حتا مەریوان و سنە و پاوە نەوسو بڕۆیتەوە ئەگە هەر کەسێک ئەزانێ شارەزای کوردستانی عێراق بێ هیچ بەری بەشەر دەرناچێت لە سەیتەرەکانەوە بەرەو خاگێران نەچن دەیان سەیتەرە هەن پاسپۆرتە پرسن ناوە پرسن عەکسە پرسن پەنجەمۆرەکەن هەرچێ کەسە کەشفەکەن وەرێ ئەم تەرۆریستانە وەکو چین تێن و ئەڕۆن و ڕەحەت و سەحەت خۆیان نەجاتەن و خۆیان ئەگەنەوە بە مەقەڕات خۆیان و ئیتفاعات خۆیان لە هینە لە ئێرانە بۆیە وازانم ئەمە مەسلەیە لە جواب سوالەکەتە ئەم تەهدیداتە خەڵک کوردستان عێراق و ئێران چی بکەن ئەوڵ ئەم تەهدیدا من یەکشت بێژم بە نەزەر من مهمترینی شتێک وە ئەم کابرا ئەم تەهدیدەکە ئەزانێ حکوومەتی ئەقلیمی کوردستان هیچ ناکە هیچ احترازێ ناکە هەرچی ئەمان بێژن لیانە پارن لە بەیان قەی ناکە و فلانە و شایان بۆ تێنێ و ناژێڵن ئەخۆم حیزبانە ئەم 30 ساڵە بە قسەی حکوومەتی ئەقلیمی کوردستانیان کردووە و نەچوونە سۆ فعالیت بکەن بەو مەعنا خۆیان ئێداکەش کاگەنەگە عەمەڵیاتێ بووە کارێ بووە دفاعمان لە خۆمان کردووە تەشکیلات مسلح ئێمە لە شارەکانە بۆیە من پێم وایە حکوومەتی ئەقلیمی کوردستان لەم ڕابطە نقطە زەعفە و ئەو تەوزیحاتەوە هاوڕێ هوماین وتی بەرزە من هەمووی کامڵەن بەجێیە ئەم حیزبانە ئیتر نابێ تەمایەر حکوومەت هەرێم بن دوای 30 ساڵ بۆیان ڕۆشنەوە بوو شتێک وا بەرزەمە تەنیا هێزێک وا ئەتوانێت کارێ بکە بەرگری بکە لە ئەم داستان و ترۆر و بۆمبارانوانە هێزی خەڵکە خەڵکی کوردستانی عێراق ئەبێ بەرزە من فعالین سیاسی خەڵکی ئازادی خواز بیهێنەوە بیر خۆیان ساڵیانێک 30 ساڵ لەمەوە بەر نازانم 40 ساڵ 75 وەختێ لەو خەڵکە قۆمی بە چ باوشێکی ئاوڵاوە خەڵکی کوردستانی عێراق ئەهاتن بەدەم خەڵکی وا لێ قۆمی بوو هیچ ماڵێک نەبووە لە شار و دێهاتەکانی ئێرانە کوردستانی ئێرانە 3 ماڵ و 4 ماڵی لە خۆی نەگرت بێ و ئەحساس هاودەردی و هاوسەرنوشتیان لەگەڵیان نەکرد بێ یارمەتیان نەدابن ئیمکانات ماڵی و چران ژیان و هەرچێشتیانە ساڵ 75 وەختێ ئاژبەتاڵەکەی مەلا مستەفا بوو 100,000 نەفەر چوونە ئەو دیۆ خەڵک کۆمەکی کردن نەتەنیا خەڵکەکە مەگەر هەم پارتی و یەکیەتیە لە کەرەج و لە چرانم لە نەغەدە و لە شنۆ و لە مەریوان و ئەوانە نەبوون مەگە وەختی ئینقلاب 57 سەرکەوت ئەمانە نەهاتن خەڵک کۆمەکی نەکردن هەر ئەو کۆمەڵە مەگەر نەچوو بەدەم ئەوانە وەختێ لە تەنگنا قەراریان گرت چودانم پوڵی بۆ کۆکردنەوە ئیمکاناتی ماڵی خستە اختیاریان مەگەر دکتۆر جعفەر شەفیعی وەکو دکتۆر نەچوو بۆ ئەوێ بۆ تیمارکردن بریندارەکانیان هەرچێ زەحمەت و هەرچێک لە خەڵک و ئەحزابی سیاسی ئێران هاتووە بەرامبەر بە خەڵکی کوردستانی عێراق و ئەحزاب کراوە واقعاً بە تایبەت لایەن ئەو حیزبانە وایسە حاکمن نازانم چی بێژم پێیان من هیچ انتظار و تەوەقعێکم لە ئەوان نییە
وەێ انتظار و تەوەقع لە خەڵکی ئازادی خواست هەست هیچ ماڵێک نەبووە نەچووبێتە ئێران و هیچ ماڵێ نەبووە لەگەڵ ئستقبال خەڵکان ڕوبەڕوو نەبوو بێ باشە ئەگەر وهایە ئەگەر ئێوە هاوسەر نوێشتن ئەگەر دڵسۆزن بۆ خەڵکی کوردستان لەو دیوە ئەبێ بۆ ئێوە ئیجازە بن لە کونسولگەری جمهوری ئیسلامی وەکو چوزان بە احترامێکی زۆر لە هەولێر دانراون لە سلێمایی دانراون خەریک تەوتەئەن خەریک تەرحی ترۆر فعال سیاسین خەریک ئەونەش مەقڕەکان و ئوردوگاکان ئەحزابی سیاسی چوزان شناسایی کەن کروکی بنێرن بۆ فلان و بۆمبارانیان کەن و جاسوس دروستکەن لەوێ بۆیە من پێم وایە خەڵکی کوردستانی عێراق بە نەزە من مەسئولیەتی هەیە یەک فشار بێن بۆ حزبەکان خۆتان دوو بە نظر من ئەبێ بەر ئەو کونسولگەری و بەر ئەو جمهوری ئیسلامیە هەر ئۆرگانێکی هەیە بگرن اعترازیان پێ بکەن بێژن حەقتان نییە ئێوە بێن لێرە دەخاڵەتکەن مەقڕ و نازانم ئوردوگا و ئانە بن یەکێتر کە بە نظر من ئەبێ خەڵکی کوردستانی ئێران لە ئایسا بەمەی اعترازکە بە هەر شێوە خۆیان پێیان باشە بالاخره دفاع لآزادی فعالیت احزاب دفاع اگر امانه بتوان احزاب لو دیو سرکوت کن یا زربیان لیدن دم سورتره بن بو وکریکار و زحمت کش لسنه و مریوان و بوخکان و معابد بخانه زندان به هر درجه اوان ام فضای رعب و وحشت و ترور زالکن و قدر قدرتی خویان بنوین بسر خلق و احزاب سیاسی لو دیو او وقت راحتره توان بنەون لە فلانە فعالی کاریگەری و فعالی سیاسی و ژن و ئەوارەی بیخەنە زیندان تر زیندانیان کەن بۆیە بە نظر من خەڵکی کوردستانی ئێران بە تەزاورات بە ئەتراس بە هەر جۆرە پێتان باشە بە تەرجەموع بە نووسینی شعار بە نظر بەم داستانە بێ ئەتراس پێ و هەموو ئەگەر خەڵکی کوردستانی ئێران و عێراق و ئەحزاب سیاسی ئازادی خواز و خەڵکی ئازادی خواز بنظر من فشار بێن بۆ جمهوری ئیسلامی ئەتوانێ ئەمە بەنظر من بەرگری کات لەو هەڕەشە و گوڕەشە و لە جەنایەتێک کە ممکنە بیخڵقێن لە ئایندا چون خۆ تەنیا خەڵکی مسلح لەو ئوردوگانە نین مناڵی یەک ساڵە و دووانگەی تایە تا پیرمەردی 80 ساڵە خەڵکی عادی لەو ئوردوگاناژین وی بەنظر من لازمەکە بەرەبەریان بێت حەزەکەم هەر لە ئیدامەیە ئەمە پرسیارێتتر لێ بکەم چونە سمەسەر مەوضوعێکی دی باتۆزی بە وەزیەتی جەوی مبارزاتی لە سەراسەری ئێرانە دژ بە جمهوری ئیسلامی کە جمهوری ئیسلامی بە بوونی دەوڵەتێکی لاواسل لە تەواوی تولی عمری 44 ساڵەی لە سەرکارە و لەو لاشۆ ئێعترازاتی وەسی بە پانایی ئێران وجودی هەیە ئەگەر ئەوان بە دووی بەهانە گەڕێن جمهوری ئیسلامی ئایا پێدوانیە ئەم تهدیداتە بەهانەیەکی باشە بۆ خەڵکی حەدێقەل کوردستانی ئێران بڵین دژ بە جمهوری ئیسلامی کە ئەمە ببێتە ئێترازاتێکی وەسیع دژ بە جمهوری ئیسلامی کورد ئەمە گەر جوابم دەیتۆ مەمنون نەبوو بە نظر من حتما یەکێ لەو بەهانانسە بەڵام بەهانە نییە واقعیەتگەر ژیان ئەو خەڵکە وهایە لە کوردستانی ئێرانە کە هەر دەیەقەیەک ئەو نەدەلیل هەست بۆ بەرامبەرکێ و ئێعتراز و تەزاورات بەرامبەر بە جمهوری ئیسلامی بنیام سەری لێشێوێ کامەیان ئەسڵین هەرەوە کە مەسەڵەن ئەو گرانیەوە سەرساماوەرە بەسەر خەڵکە هێنی کردووە تەحمێڵی کردووە ئەو فەقر و فەلاکەتە ئەوە کە ڕۆژ نییە ئێمە لە ئەم دنیای مەجازی و لە تودام خانەوادەکانمان و کەس و کارمان نەبیسین کە فلانە کەس و فیسارە دۆست و فلانە هاوکلاس کۆرۆنا کوشتی بەداخەوە بێ ئیمکاناتی کوشتی چوزانم فلانە ژن تحت قوانینێکی ئرتجاعی خۆی کوشت فلانە کرێکار خۆی هەڵواسی فلانە مەحەسڵ لەبەر نەبوونی ئیمکانات بە ژیانی خۆی کۆتایی هاورد بۆیە من پێم وایە فەقر و فەلاکەتێک مشکلاتێکی کە توش ئەو خەڵکە لایەن جمهوری ئیسلامی بووە هەموو لەحزەیەک حەقانیەتێکە دەلایلێکی زۆر ئەساسیە بۆ ئەوە ئەحترازکەن 3 ساڵ یا بە ئەعدام ئەو 3 کەسەوە 30مین ساڵیەسی ئیمڕۆ یا ئیمڕۆ بوازام حەفەی شاریوەر ئەو 3 گەنجە زانیار و لوقمان و ڕامینی حسین پەیان بە ناحەق ئەدام کرد گشت ئەمانە ئەتوانێت کۆ بێتۆ
و بەرا خەڵک بۆ چزانم باشترکردنی ژیانی ئیمڕۆی خۆی کە واقعەن توش ئەساتە توش مەشەقاتە توش نازانم بێدەرەتانی کردووە ئەخر چۆن ئەکرێت کابرا خۆی ئای خامنەیی حەچێ باشترین واکسنیاندا لێی لەولاوە مەمنوعی کرد کە واکسن بێن و ئیسە دوای چەند مانگ ێژێ واکسن هینکەن دوای ئەوە ئەو قەتڵ ئامەیان نسبەت بە خەڵکی ئێران لە ئەسەر هینی کۆرۆناوە بە خەڵکی ئێران تەحمیل کرد تەخت نەماوە لە بیمارستانە ئیمکانات نەماوە لە شوێنەکانە فیلمەکانی ئەبینین بەداخەوە بە سەدان قەبر ئەکەنن زوو جەنازەتی ئەیخەنە ناوی و بوونە سەبایز ئەوە دەیان هەزار کەس لە خەڵکی شەرافەتمەندی ئێران فقط بە خاترەوە کە جمهوری ئیسلامی بێمەسئولیەتیدا بەخەرجا شخصی خامنەیی جەنایەتکار ئاوای کرد و ئەو خەڵکەی لە واکسن بە نسبەت مەحروم کرد بۆ سەبایز ئەوە کە ئەو هەموو ئینسانە شەریفەتیا چووە بۆیە بە نظر من گشت ئەمانە توانن دەلایلێکی قورس بن چ لە ئاستی ئێرانەوە بەتایبەت لە ئاستی شارەکانی کوردستانی ئێرانە دەست بن بە ئەتراس تا بتوانین ئەم وەزعە بگۆڕین بەبارێکە تۆزێ نەفەس بێتەوە بە خەڵکە تۆزێ ئیسراحەت تۆزێ ئەمنیەت تۆزێ ئاسایش وایە لێکرۆر مەژوون بێژین تۆزێ ئەو نەف شارەکان بۆ خەڵکاون سپاس بۆ تەوزیحەکانە هەمان و دەستگەرەگە لەسەر ئەم باسە لەسەرم تا دیتاتە تۆ قسەیەکرد نییە من حەزەکەم بچمە سەر مەوضوعێکی دیکە ئەگەر قسەیەک تەدا من پرسیارم نەکرد بێ و پێت خۆشە باسی بکەی لەم بابەتەوە فەرموو نەخێر من قسەیەکم نییە پێم وا بێ نزیک سپاس بۆ تۆ هەمان و دەستگەر حەزەکەم لە ئیدامەی باسەکانمانە هەروەکو تیتری بەرنامەکەمان ڕووداوەکان و ئیتفاقاتی هەفتەوەمانەدا هەروەکو ئاگاداری لە چەند هەفتەی داهاتووە لەم شەرایەتی کۆرۆنا کە ساڵی سەردارێژی شارەی پێکرد چ وەزێتێ بەو کۆمەلگا تەحمیل بوو ڕۆژ نییە تبقی ئاماری خودی جمهوری ئیسلامی 600 نەفەر کە کارشناسان و دکتۆران دەڵێن ئەم ئامارانە بێ زەرب دەرسێ بکرێ سێ بەرابەر ینی 1500 نەفەر ڕۆژانە گیانیان لە دەسەدەن لە چنین شەرایەتێکا و ئەم هەموو نامەسئولیەتی و لاقەیدی کە جمهوری ئیسلامی بەرابەر بە ژیانی خەڵکەیەتی مەدارس لە ئێران ئاکرێتەوە و ملیۆنها دانشاموز ڕاهی مەدارسە بن بەم وەزیەتە خەتەرناکەی کۆرۆنا و گرانی و هەژاری و نەداری لەم بابەتەوە گە تۆ تەوزیحاتت بێ فەرموو زانین ئەوزا چۆنە بینی بەڵێ وایە قسەکەیەوە دروسە کردنەوەی مەدارس نزیکە و هەموو ساڵێک جامعەی ئێران ئەمە یەکێک لە تمە گەورەکانیە بۆ بە ئێسڵاح هەناردەمە مەدرسەی ملیۆنها دانشاموس و خودی ئەم عرسەیەکێ لە کێشە گەورەکانی جامعە بووە لەگەڵ جمهوری ئیسلامی هەل لە ئەوڵەوە لە چەندین بوارە یەکێکی مەسلەی خودی بە ئێسڵاح ماتریالی ئاموزشیە ینی ئەو شتە کە لە مەدرسای بوو یا لە مەدرسەکانە دەرس ئەدرێت لە کتێبەکانە هەیە هەل لە ئەوڵەوە جمهوری ئیسلامی هەموو کەس ئەزانێکە حکوومەتی قورئان و قانون و شەرع و ئیسلام و دین و ئەمانە باڵی ڕەشی ئەمەیە بەسەر ئاموزش و علم و هەموو ئەمانە ڕاکشان هەموو کەس ئەزانێت کە گەرەکی بوو بە حکمی ئایە و بە حکمی شتگەرێکە هیچ ڕەبتێکیان نییە هیچ خاناییەکیان نییە بە علمەوە بە شتێکەوە کە مربوط هیچ ڕەبتێکی بە دین و مەسەب و بە ئەو شتەوە وا مربوطەوە بە ئێعتقاداتی مەسەبی جامعە و مردمەوە گەرەکی بوو هەموو ئەم عەرسەیشە پڕکات لە مەسەلەی بە ئێسڵاح خورافاتی مەسەبی لە کتێوە دەرسیەکانە ئێمە هەموو دیمان سەر جەڵدی کتێوەکان تماشاکردنی ساڵانی ڕابردوو بە تایبەت کە جمهوری ئیسلامی خەری بە ئێسڵاح قەدەر قدرەتی زۆرتر بوو و لە بەرامبەریان مبارزات نەبوو کە باسی ئەەکەم ئێستا من و ئەوانە ئەبینی هەنگاو بە هەنگاو شەڕێک بووە لە بین جامعە یا باشتر بڵێم لە بین مەدەنیەتە لە بین ئەقڵا لە بین علما لەگەڵ تاریکی مەسهب و بە ئێسڵاح حکمی شریعەت و خورافا کە گەرەکی بوو محیتگەر ئاموزشی لە ئێرانە داگیر بکات و ئەویش بکاتە مەیانی ڕەوزەخانی و مەیانی عیبادەت و مەیانی نوێژ و ڕۆژوو جێگەی ئەم خورافاتە و تەنگ بە علم و ئەو شتە کە دەستاوەردی بەشەریەتە بە ئێسڵاح هەڵچنێ ببورن بەڵام دیمان کە لە بەرامبەر ئەمە مبارزات بوو و معلمان و خانەوادەکان هاتنەوەیان و ئەمە شتێکە کە بینەرانی ئێوە و بە تۆری کولی خەڵکی عادی لێ ئاگادارن
عرسەیە ترکە هەیە عرسەی ئیمکاناتی مادیە بۆ مەسەلەی ئاموزشی شەهریە قورس لەسەر خەڵک فشارە بە تایبەت لەسەر خەڵکی هەژار و فەقیر فرەکەس ئەزانێکە تەنانەت لە ئەم دنیای مدرنا بەو هەموو ئیمکاناتە وا جمهوری ئیسلامی هەسی ڕێژەی بێسەوادی لە ئێرانە زۆرە مناڵگەر خیابانی وا ترک تەحسیڵیان کردووە لەبەر خاطر ئەوە کە خانەوادەکەیان پۆلی چیفی مەدرسە و لەوازم و تحریریان نییە وە شەهریەیان نییە زۆرن لە نێو خیابانەکان تواشای ژێر پردەکان کرد ئەوەی کە باسی ئەواکەی لەسەر خیابانەکان خەریکن لەسەر چوارڕاکان فۆتەیان بەدەسەوە کردووە شیشێ ماشین پاکەکەنەوە ئەپارڕێنەوە لە ڕانندە و لەسەر نشینی ماشین بەڵکە پۆلیان پێبا هەمووی ئەوەیە کە جمهوری ئیسلامی وەک حکوومەتێکی ستەمکار ئەوەی کە مربوطەوێ بە نەسڵەکانی داهاتوو ئەوەی کە ئایندەی جامعەیە ئەهمیەتی پێ نەداوە ئەوەی کە مەدرسەیە ئێمە خۆمان ئەزانین کەمترین ئیمکاناتی بووە لاپەڕێ ڕۆزنامەکانی تەنانەت خۆی جمهوری ئیسلامی بکەنەوە لە وەختی کاکە مەدرسە ئەکرێتەوە و باسی ئاموزش ئەکرێت بێ ئاوی فڵان مەدرسە خراپبوونی دەستشویی فڵان مەدرسە کلاسهای 30-40 نەفەری لە فڵان مەدرسە هەموو ئەمانە داولیلایەکن کە خانەوادە و بە تایبەت معلمین بە ئیسلاح باسی لێ ئەکەن ئەو نە مەسەلەکە شۆرە کە خودی مەجلسی ئیسلامی لەسەر ئەوانە قسە ئەکا گزارش لەسەر گزارش دێت کە لە دێهاتە و بەعض شوێنێکە بە تایبەت لە جێگەری دوور ئۆفتادا تەنانەت سەخت پێ نییە کە مناڵەکان بڕۆنە ژێری دیومانە لە پاڵ ماڵە وێرانەیەکە کەسێ تابلوەیەکی ڕەشیدا کوتەیەوە لەو دوا خەریکە بە 6-7 نەفەر مناڵ کە بە پێ خاوەسەوە هاتوون بۆ بە ئیسلاح مەدرسە خەریکە ئەلف و با و بابا ناندار خەریکە دەرس ئەدا بیستومانەکە مناڵان لە بڕێک لە مەدرسەکانە لە دەرەوەی شارە گەورەکان بە زستانە ئەبێت دەبەی نەفت خۆیان بەدەسەوە بیگرن بیبن بۆ کوورەکان بیستومانە کە دەرگا وەختێ خراپە شیشەی پەنجەرە شکاوە لە نەهادێکە هین جمهوری ئیسلامیە لە دەیەکانە پارە لە کەسوکار و لە خانەوادەی مناڵان جەم ئەکاتەوە کە بی مەدرسەکەیان تعمیرکە لەمەوە بگرە تا 1000 دەربیتر محیتی ئاموزشی لە ئێرانە گردووە بەر و جمهوری ئیسلامی هەر وەک باقی عرسەکانی تر هەر وەک کۆرۆنا وائیسا باسی گەرمەوە جمهوری ئیسلامی بێ مەسئولیتەوە تێوە بەرخوردی پێکرد 40 ساڵە بە محیتی ئاموزشی و بەشی ئاموزشی نەتەنها گەرێکی خراپەی پێ تەزریحکا بەڵکە لەباری مادیشەوە ئەو ئیمکاناتە ابتدایە کە لە هەر جامعەیەکە بۆ ئایندەگانی ئەو مەملەکەتە و ئەو جامعە بە ئیسلاح هەزینەی بۆ ئەکەن بەرنامەی بۆ دائڕێژن ئەوەی مەحروم کردووە لە ملیۆنها دانەشابوو جگە لە ئەوە لەباری علمیەوە و پێشڕەفت و دەستاوەردهای علمی ئیمڕۆژی دنیاوە لەباری ئاموزشیەوە جمهوری ئیسلامی هەمیشە لە هەموو شوێنێ دواتر بووە هەمیشە گەرێکی بووە فیزیک و شیمی بە ڕاضی بە زەربی الله ئەکبەر و بە زەربی ئاە قورئان حەل بکە ئەوانە هەمیشە نوعی خرافاتی مەذهبی لە بەردەم معلمانە لە بەردەم معلمانێکە کە دەرسیان خوێندووە کە ساڵهای ساڵ دانشگا چوون کە ئوستادن کە پرۆفسۆرن کە ئەزانن دنیا و محیتی ئاموزشی ئەچێ بەچ لەوازمێک بەچە ئازمایشگایەک بەچە ئیمکاناتێکی مدرنی ئیمڕۆژی بە ئیسلاح احتیاجی هەیە هەمیشە لەم پەرێ بووە بەرامبەر ئەوانە خودی ئەم هەمووە کێشە ئەم هەموو مەحدودیتانەوە من باسم کرد کە ئەتوانم بڵێم 1% لە تەواوی بە ئیسلاح محرومیەتایی محیتی ئاموزشی لە ئێرانانیە بۆ سەبایس ئەوە کە لە 4 ڕابردووە سەفێکی عریز لە معلمانی شرافەتمەند و مبارز بەرامبەر بە جمهوری ئیسلامی بێرەتە مەیدان جنبشی معلمان اعترازی معلمان هاودەردی معلمان لەگەڵ خانەوادەی دانش ئاموزان شتێکە کە ئەمڕۆ بە پانایی ئێران هەموو کەس ئەیناسی جنبشی معلمان بە ڕسمیەت ناسراوە زیندانی معلم ئەکسیها بە دەرو دیواری مەدرسەکانەوە مناڵی میداد لە دەست و خودکار لە دەستی دەبستان و دەبیرستان تەزاهرات و اعترازیان کردووە بۆ ئەوە کە معلمەکەیان لە زیندان بێتە دەرەوە لە جیای ئەوە کە معلم چاکسازی بۆ بکرێت و ئاسانکاری بۆ بکرێت بۆ ئەو باشتر بتوانێت کارەکەی خۆی بواتە بەرەوە لە زیندانیان کردووە لە هەموو مەملەکەتێک معلم تاجی سەری فەرهەم و پێشڕەوی جامعەت لە جمهوری ئیسلامیە باشترین معلم جێگەی زیندانە و ئەم جنبشە کە بەواقع بووەتە جنبشی معلمان ئێستا یەکێ لە پایەگەری گەورەی اعترازە بە جمهوری ئیسلامی لەبەر خاطر ئەوە کە ئەوا بەرخوردی کردە بە محیتی ئاموزشی لە واقع معلم تەنیا ئەو کەسە نەبووە کە بێتە سەر کلاسوە چەند سەعات دەرس بدات و سەر بەرج پۆڵەکەی خۆی بگرێت و بڕۆتە ماڵەوە لەوانەیە زۆر کەس بنوابن بەڵام کەیفێکی وەسیع لە معلمانی شرافەتمەند لەباری ئینسانیەوە لەباری سیاسیەوە
لەباری هەست بە مەسئولیەتەوە لە نێو جامعەی ئێرانە لە 40 ساڵی گوزەشتا لە ئەسەر ئەو بێحقوقیەوە کە جمهوری ئیسلامی بە محیتی ئاموزشی و بە تەوری کولی بە ئاموزش لە عەرسە لە مختلفەکانی جامعەی ئێرانیا تەحمیل کردووە شەرافەتمەندانە هاتوونە سەمەیان و لە جێگەی خانەوادەکانیش تەنانەت ئەوەیان باس کردووە کە مەدرسەکان ئەبێ گەورە بن، کلاسی دەرسیەکان ئەبێ کەم بن، ئەبێ مەدرسەی 2 شیفتە و 3 شیفتە نەمێنێ، ئەبێ ئەو هەموو تەزیقەوە لەسەر کچان و ژنا لەسەر کچانی دانش ئاموزەیە ئەبێ نەمێنێ، ئەبێ ئەو هەمووە بە ئیسلاح ناحەقیە کە بەرامبەر بە کچانی مناڵان ئەکرێ لە جیایی و لە قسە نەکردن و لە سەبجیاکردنەوە و لە بە ئیسلاح مەمنوعیەتی مەدارسی مختلف و هەموو ئەوانە هەیە بەرامبەر بە هەموو ئەمانەی وێساون ئەم معلمانە ڕیزی داخوازیەکانیان قەتنامەکانیان پلاتفۆرمەکانیان ئەوانیان وە ڕوو بە جامعە ئەعلانیان کردووە لە ساڵانی گوزەشتا لە سەدانیش تێپەڕ ئەبێت کە ئێستا ئیتر وەها نییە مەبارزەی مەعەلم، وەها نییە داکوچی و داولی لای مەعەلم بۆ دانش ئاموزان و محیتی ئاموزشی تەنانەت لە هیچ ماڵێکە شتێکی هەموو کەس ئەزانێت کە مەسلەی ئاموزش لە ئێرانە وە بەرامبەری وێسانن وە بەتایبەت نەقشێک وا مەعەلم لە ئەم دەورانە بوویان بۆ ئەوە کە پارێزگاریکەن لە بە ئیسلاح محیتی ئاموزش، لە کەیفیەتی ئاموزش، لە وەزعیەتی مادی ئاموزش و داوا بکەن لە دەوڵەت کە کۆمەکی ئەمانە بکەوە. مەسلەیە کە مهم بوو لە ساڵانی ڕابردووە تەخسیسی بوجە بۆ محیتی ئاموزشی پێی بە پێی تەرەقیە کە علم و سەنعەت لە تەواوی دنیا هەسی، پێی بە پێ تەرەقیە کە ئاموزش وەک بە ئیسلاح مەیدانێک کە زیاتر لەسەر علم و لەسەر اکتشاف و لەسەر شکوفایی بە ئیسلاح ذهنی بەشەر و نەسلهای ئایندە نەخشی هەیە لە باقی شۆرەکانی ترا داوایان کردووە کە پێ بە پێ ئەوە بەو پێ جمهوری ئیسلامی بوجە تەخسیس باتوە بتوانن جوابگوی نیازی ئەم ملیۆن دانش ئاموزە بن و ئەمە تا ئەنازەیە تەسیری بووە، تا ئەنازەیە ئەمە بارزاتە باعث ئەوە بووە کە جمهوری ئیسلامی پاشەکشێ بکات. بەڵام هێشتا وەختێ بەراوردی ئەەکەی بوجەی ئەمە لەگەڵ بوجەی نظامی جمهوری ئیسلامی لەگەڵ بوجەی نازانم مەراکزی تەحمیق و خرافەی مەسەبی جمهوری ئیسلامی هێشتا هەر هیچ نییە و ئەو جێگە و پێگەیەنی و ئاشێ لە جامعات بێت. بە کورتی ئەمە وەزعیەتێ بوو کە بە تەوری کولی لە ساڵانی ڕابردوویشە بە هەزاران سەعات قسەی لێکراوە لەلایەن شرافتمەندانەوە لەلایەن ئەحزابی چەپەوە هەروەها ئێمە قسەمان لێ کردووە و ئێستا بە هاتنە سەرکاری بە ئیسلاح چوونە مەدرسەی دوارەی دانش ئاموزان لە هەفتەهای داهاتووە بازم ئەبێ ئێمە پێ بەپێ ئەوزاعی واتێتە بەرەوە دووبارە قسەی لەسەر بکەین، دووبارە ڕاهنمایی بکەین، دووبارە داکۆچی بکەین بۆ ئەوە کە معلمان بتوانن یەک ڕیز و بە ئیسلاح هاوبەستەتر بڕۆنە پێشەوە بۆ بتوانین شرایەتێکی باشتر بۆ ئاموزش لەنێو مەدرسەکانە بە ئیسلاح بخڵ بێن. سپاس بۆ تەوزیحەکانت. ساڵی سەرداری وەختمان زۆر نەماوە، حەز دەکەم پرسیارێکی دیکە لە ئێوە بکەم. ئەویش هەروەکو خۆت ئیشارەت پێکرد، واقعاً جمهوری ئیسلامی بە 1001 دلیل بە 1001 ڕێگا نەفەسی لە خەڵک بڕیوە، هەروەکو ئاگاداری تبقی ئاماری خۆیان بینی 10 تا 12 ملیۆن خەتی فەقر ناوەبری. ئەمە لە حاڵێکە کە ملیۆنها ئینسان لەو کۆمەلگایە بێکار و بێنان و بێئاون و ملیۆنها دلیل هەیە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی. پێدوانیە هەر ئەم خەتی فەقرا یەکێ لەو دەلایلە ئەساسیانە بێ بۆ سەرنگونی و هاتنە مەیدانی خەڵکی وەسیع لە ئێرانە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی؟ با پێم وایە بە نظر من مەعیشەت خەڵک، بێهداشت خەڵک، فەلاکەت خەڵک ئەوانەوە حتا ئەخەنە خراونە سە زیندان. تۆ تماشاکەی مەسڵەن لە بەعزە شوێنێکە بەعزە دەوڵەتێکە هەرچەند مورد مەسڵەن مەتروب من و تۆ نییە وەلێ ئیتفاقی قۆمێ شدانم کەسێک شتێک گێژێ فەرزکە هەر ئەوە خامنەیی وتی بەنظرم ئەشیا پێش دەوڵەت لەسەرەوە ساقت بێ، سەرنگون بێ لەسەرەوە بە خۆی و دەوڵەتی و قوای قەزایی و قورئان و هەرچی خورافاتە ها لەم دنیا ئەمانە یانەکە. کابرا سوار تیارەیە بووە پوڵەکەی نازان لە ئەوروپا مەقامێک بووە، نازان ڕئیس حزبێ بووە، وەزیرێ بووە، ئیستعفایدا حکوومەتەکەی سقوتی کرد. ئەم جەنایەتکارانە دوای 43 ساڵ دوای ئەو هەموو 200,000 نەفەر فقط بە جرم سیاسی ئەدامەکەن، دوای ئەوە کە ئیسەر تۆ ئیشارەت پێکرد ڕۆژانە 600 نەفەر ئینسان فقط بەخاتر ئەو سیاسەتە غەڵەتەی ضد ئینسانی جمهوری ئیسلامی و لەسەر گشتیان و خامنەی تیا ئەچن وەکو بەرزی بانانیشتێت و ئەچێ و فتوا ئەدا و کەسیش خۆی بەهین ناکە.
بۆیە من پێم وایە فەلاکەت، مەعیشەت، فەقر، زیندانیکردن ئینسانەکان، دەست و بوون ژن لەو جامعە 1000 جار بەنزەمە 43 ڕۆژیش ئەم دەوڵەتە ئەم حکوومەتە دەوامی نەهاوردایە. بۆیە من پێم وایە ئەوەنە زۆرە دەلایل کە من لازم ناکە ئێمە لێرەوە باسی کەین. خەڵکەکە خۆیان شەو ڕۆژ بە وەزعیەتی واقعی ژیانی خۆیان ئەیبینن، ڕۆژمەڕە لە خیابان، لە کارخانە، لە بیمارستان، لە گۆڕستانەکان وا سەد خەڵک قەبری مۆڵەکەن، یا ئەوانەوە چوزانم گورخابن ئەچن لە قەبرستانەکانە جێگە ڕێگەیان نەماوە، یا ئەوانەوە لەژێر پردا وایان کردووە بەو نەسڵە لە جوان چوزان خەریک هینن تلیات، هیرۆئین، مواد مخدر لە حەچێشتا هەرزانترە بەنسبەت لە نان هەرزانترە. ڕۆژ نییە نان و گۆشت و مواد ئەوڵیەی ژیانی خەڵک سەرەوە نەچێ وەرێ ئەوان بۆ خۆیان ئاواکەن و ئەو هەموو سەرەت و سامانیشە ئەدزن و ئەیبەن و خەڵکیش لە فەلاکەتێکی ئاوا قرار دراوە. بۆیە من داواکەم لە خەڵکی کرێکار زەحمەتکێش هەر ئینسانێکی شەرافەت لەو جامعە جارێک تەشێ بیرکەینەوە دەست خەیە ناو دەست یەک تەزاهورات، ئەحتراز، مبارزە متشەکلانە بکەین کە ئەم وەیشومە کە ناوی جمهوری ئیسلامیە لەسەر ئەم خەڵکۆ لاچێت و خەڵک تۆزە ئیسلاحەت بکە. ئەمە یەکێ لەو شتانەسە مەسەڵەن دەیان دەلیلتر هەست بۆ سەرنگونکردن جمهوری ئیسلامی، بۆ ئەوە ئێمە خۆمان یەک خەین لە کنارێکە قار بگرین. چوزانم مەسلحەتگەرێکی بزوتنەوەیی جونبشی هەست بۆ ئەوە ئێمە متحد بین، متشەکل بین لە کەناریەکە بۆ ئەوە جمهوری ئیسلامی چوزانم سەرنگون بکرێ. 1000 جار ئەوە سەرنگون کرایە تا ئیسەیش هیچ ڕێگەیەک تر نییە خۆ نابێت دەست ئەژنۆ دابنیشین بێژنەوە 43 ساڵە ئەوان وایان کرد و وایان کرد پەز ناکرێ ئەکرێ سەدان دیکتاتۆری وەکو ئەمانە کەوتنە زبالدانی تاریخۆ کەسانێ بوون وا قدرت دنیایان بەدەسۆ بوو ئەوان بەسەرهات وا ئێمە هەمومان دیومانە. بۆیە من پێم وایە جمهوری ئیسلامیە بێ حتمەن بڕوات خەڵک محتەرەستر و متشەکل عەلەیهیم بارزە بکەن. سپاس بۆ تەوزیحەکانتان و بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا وەختمان هەستڵان نەماوە گەنا پرسیار زۆرە. هیوادارم توانین لە بەرنامەکانی داهاتوو سەبارەت بەم مشکلات و موانەعانە زیاتر قسە واز بکەین. بینەرانی عەزیز و خۆشەویست، هاتینە کۆتایی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. شادی و سەلامەتیتان ئارەزوومانە.